بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة آل عمران ليشتري آيات الصوت والشاش أو تعنشر باس لأنجام ونتيجي جنگ أحود لدرسان رابردو لآياتيانی پێشووتر دا باسمان کرد کە مسلمانان لە جەنگی ئوحوددا سەرەتا سەرکەوتن، دواتر بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک لە سەحابە کە پێغەمبەر داینابوون بەسەر کێوێکەوە و فەرمانی پێکردبوون کێوەکە بەجێ نەهێڵن، ئەو کۆمەڵە سەحابەیە کە بینیان مسلمانان سەرکەوتون و خەریکی کۆکردنەوەی غەنیمەتن، کێوەکەیان بەجێ هێشتوو، لە نەتیجەدا مسلمانان شکان و 70 یا 75 لە سەحابەکان شەهید بوون و دوای شەهیدبوونی سەحابەکان دەنگ و باسی شەهیدبوونی پێغەمبەری صلی الله علیه وسلم بڵاو بوویەوە کە ئەوە ورە و معنەویاتی زۆرێک لە سەحابەکانی دابەزاندبوو، هەتا دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگی کردن و لە دەوری پێغەمبەر جارێکی دیکە کۆبوونەوە و جارێکی دیکە مسلمانان خۆیان گرتەوە. جاخوای گەورە باسی نەتیجە و ئەنجامی ئەوانە دەکاتەوە جارێکی دیکە بۆمان دەفەرمێت وما أصابكم يوم التقى الجمعان فبإذن الله. وما أصابكم يعني ئەوەی توشتان بوو، يوم التقى الجمعان ڕۆژی التقى بێگەیشتنی الجمعان دوو کۆمەڵەکە دوو دەستەکە کە مەبەستی مسلمانەکانن لەگەڵ بتپەرستەکان، فبإذن الله ئەوە بەویست و مەشیئەت و ئیرادەی خوا بوو. بەبێ مەشیئەت و ویستی خوا دیارە هیچ شتێک نابێ، ویستی خوا و حکمەتی خواوا بوو مسلمانان لە جەنگی ئوحوددا شکستێک بخۆن، بۆ چونکە لەلایەک بێ ئەمری پێغەمبەریان کردبوو صلی الله علیه وسلم و لەلایەکی دیکە بۆی تێبگەن دنیا تەنها شوێنی سەرکەوتن نییە و مسلمانان تەنها بە دوای سەرکەوتنەوە نین. ئەوجا شەڕ چۆن سەرکەوتنی تێدایە شکستیشی تێدایە، چۆن دەتوانی خەڵک بکوژی لەوانەیە جاری واشەیە ئەتۆ بکوژرێ، چۆن ئامادەی لە پێناوی خوادا بکوژی دەبێ ئامادەبی لە پێناوی خواشدا بمری و بکوژرێ. بۆیە دەفەرمێت ئەوە لەما وما أصابكم ئەوەی توشتان بوو یەومە ڕۆژی التقى الجمعان بێگەیشتنی دوو کۆمەڵەکە، ئەوە فبإذن الله ئەوە بەویست و ئیرادە و مەشیئەتی خوا بوو. ئەوە یەک دەبێ بیزانین وليعلم وبو أوج بو خخواي گەورە بناسێنێت بە خەڵکی المؤمنین ئەوانەی ئیمانداری ڕاستەقینن، بۆی دەرکەوێ چێ ئیمانداری ڕاستەقینەیە، چێ لە کاتی تنگانە، لە کاتی ناخۆشی، لە کاتی ناڕەحەتی ئامادەیە دینی خوای گەورە سەرخات و پشتی پێغەمبەر بگرێت و بگەڕێتەوە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. وما أصابكم ئەوەی توشتان بوو يوم التقى الجمعان ڕۆژی بێگەیشتنی دوو کۆمەڵەکە فبإذن الله بەویست و ئیرادە و بڕیار و قەراری خوای بوو. بەبێ ئیرادە و ویستی خوا، بەبێ ئیزن و مۆڵەتی خوا بێگومان هیچ کەس ناتوانێت شتێک کا، بۆیە بە مۆڵەت و ویستی خوا بوو و هەروەها وەلیعلەمە بۆ ئەوەش بوو بیناسێنێ خوا، بناسێنێ خوا المؤمنین ئیماندارە ڕاستەقینەکە چێت. ئەو جار حکمەتێکی دیکە ئەوە بوو وەلیعلەم الذین نافقوا و بۆ ئەوی بناسێنێت خوا ئەوانەی کە دووڕوون، وەلیعلەمە بۆی ئاشکرایان کا دەریان خابیان ناسێنێت الذین ئەو کەسانەی نافقوا کە دووڕوویان دەکرد، دووڕوویان دەکرد ڕووبەڕوو ئیمانیان ئاشکرا دەکرد و دڵسۆزیان دەردەبڕی و پشتیوانیان بۆ پێغەمبەر دەردەبڕی صلی الله علیه وسلم، بەڵام لە پشتەوە جۆرە قسەیەکی دیکەیان دەکرد یان خۆشحاڵ بوون بەو شکستەی کە بەسەر پێغەمبەر دەها صلی الله علیه وسلم. ئەگەر شکستەکە نەبایە دووڕوو منافقەکە دەرنەدەکەوتن، چونکە لە کاتی خۆشیدا، لە کاتی سەرکەوتندا، لە کاتێکدا کە مسلمانان غەنیمەت و ماڵیان هەیە مشتری و خەڵک زۆر خۆی لێ دەکا بە ساحێب، بەڵام لە کاتی تنگانە و لە کاتی ناڕەحەتیدا هاوڕێ و ڕەفیقت و کەسی دڵسۆزت بۆ دەردەکەوێت. بۆیە خوای گەورە بە حکمەتی خۆی ویستی مسلمانان تووشی شکستکە بۆ ئەوەی چۆن ئیماندارەکە دەردەکەون و دەناسرێن، پێغەمبەریش دەزانێ و هەروەها کەسەکانیش دەزانن چێ ئیمانداری ڕاستەقینەیە، بۆ ئەوەی دووڕوەکانیش بناسرێن، جارێکی دیکە پشتیان پێ نەبەسترێ.
وليعلم الذين بوي بناسين أواني نافقوا دورون جا خوا فرمي وقيل لهم قترا بود روانا تعالى ورن قاتلوا في سبيل الله بجنگن ايوه جوكو ايمل لپيناوي خوا او يدفعوا يا هز نبي برگري لخوتان كانوا خوتان رزگار كان با خوتان نكجرين خوتان بپارزن و مهلن خوتان توشي شكز بنگل لپيناوي خواج دا شرنا كان بلام دور وكان دان قتي قالوا قتيان لو نعلم قتالا اگر زاني بامان ايوه توشي شر دبون يا توشي شر دبن او لاتبعناكم بدلنيا يو ايمش شويني ايوه دكوتين ايمش لقل ايوه دهاتين ها باسمان كر قتمان سرتا 300 كس زياتر لقل عبد الله كري سلول لأحود قرانوا امان جشيان لقرانوا كي اوبو مسلمان كان دي كوريان نمينتو بدواي اوان دابس نو مدينه بلام دواتر كا پێیان دەگوتن باشە بۆ گەڕانەوە بۆچی لەگەڵ ئێمە شەرتان نەکرد و بەرگریتان نەکرد دەیانگوت ئێمە پێمان وابوو تووشی شەڕێ نابن وامان زانی شەڕ ناکەن بۆیە ئێمە بەڵام ڕاستیان نەدەکرد قالوا گوتیان لو نعلم قتالا ئەگەر زانی بامان ئێوە یا پێغەمبەر صلی الله عليه وسلم تووشی شەڕێ دەبێ لاتبعناكم بەدڵنیاییەوە ئێمە شوێنتان دەکەوتین جا دووڕوەکان هێندێکیان هەر نەهاتبوون هەر لە ئەسڵەوە لە مەدینەی لقل پیغمبر صلی الله عليه وسلم بشيشان هاتن لأحد قرانوا بوي مسلمانان توشي شكز بنو معنويات يعني نمينه بشيشان هر ما بونوا لأثناء شركش دا هل لقل مسلمانان دابون هل لقل پیغمبر دابون صلى الله عليه وسلم جاء اواني نهاتبون كاتك كفيان دا قترا بوشي الشرنا كان يابوان للإيمان لإيمان هم للكفر يومئذ أقرب منهم للإيمان أوان بو بباوري لو روجدا ليان نزيكتر بو تا إيمان يعني كفرك بباوريك زالتر بو بسريان دا تا إيمانك با أشكرا إيمان دار بون ويا خوان بإيمان دار دزاني بلام لدلو لنا خوا بباور بون طبعا إيمانش دبل شو دابه لبي لدل دابه هميشه اوي كلناو دل دايا او مبدئي لناو دل دايا وقناعتت بيتي اگر غلط يجبه زاله بسر او روالتي كإنسان داري دبره روالت نمايش إنسان ديكا اگر اوي كديكي قناعتي لقلنا بناتواني تاثر لسري بردوان بي بوده فرمي هم للكفر اوان بو بباوري لو روجدا اقربوا منهم نزيكتر بوليان للإيمان تا إيمان هنا بويا يقولون بأفواههم يقولون سيكيان ذكر بأفواههم بدميان كما ليس في قلوبهم كلا دل ياندان ابو ها باشكرا بزمان دان قلت اگر زاني بامان توشي شر دبن دهاتن بلام دريان ذكر يقولون سيك دكن بأفواههم بدميان ما ليس ما اشتك كليس في قلوبهم كلي نيل دل ياندايا او اناو دل يان بيتوانيا لقل اوي كديلين جاخوا دا فرمي والله أعلم فاي قورا زاناتر لأيوة بما يكتمون بوي كأوان لناو دليانو ولناو ناخيان دا دي شارنوا وليعلم الذين نافقوا بوي بناسينتو دريان خات خوا أواني كدورون يعني حكمته چي ديكيش كسفاردني مسلمانان أو بو وليعلم الذين بناسينت خوا أواني نافقوا دورون دريان خاخوا چه دوروي دكاتو چه لقل پیغمبر دا رازنيا وقيل لهم قترا بو كس دوروانا تعالوا ورن قاتلوا بجنگن في سبيل الله لپناوي خوا او ادفعوا يا هزنا برگري لخوتان كان مهلن دجمنكان ظالمن بسر خوتان داو خوتان توشي كشتنو بريندار بونو نارحاتي ببن قالوا قتيان لو نعلم قتالا اگر زاني بامان توشي شر دبنو ايوه شر دكن لاتبعناكم بدلنيايو بدواتان دكوتين لقل ايوه دهاتين فبيان دفرمي هم للكفر اوان بو بباوري يومئذ لو رجدا اقربوا منهم نزيكتر بون للإيمان تا إيمان هنان و تا باور هنان إيمان لقل كافريتيك كالنافيان دابو كاميان بهستر بوا كفركا لكاميان نزيكتر بون لكفرو بباوريكا حزيان بسر كوتني كاميان هاتوا
بێگومان لە دڵدا حەزیان بە سەرکەوتنی بتپەرستەکان دەکرد، بەڕواڵەتێک موسڵمان بوون، حەزیان بە شکستی پێغەمبەر و ئەو کەسانە دەکرد کە لەگەڵ پێغەمبەردان لە کاتێکدا خۆیان بە مسلمان و بە شوێنکەوتەی پێغەمبەری دەزانێت صلی الله عليه وسلم کە بەبێ گومانی ئەوە سیفەتی دووڕوو منافقەکانە. ئینسان وەکو تاک یا وەکو کۆمەڵ هەر کاتێک حەزت کرد مسلمانێک یان کۆمەڵێک مسلمان تووشی شکست بن لە ناخۆ خۆشحاڵ بی بە شکستیان، بێگومان ئەو کەسە منافقێکە و دووڕوێکە بیەوێ یان نەیەوێ، رازی بێ یا رازی نەبێ، شکڵ و بەرگی هەرچیەک بێ. ئینسانی ئیمانداری ساخ هیچ کات بە سەرکەوتنی کافران بەسەر ئیمانداراندا خۆشحاڵ نییە و نابێ ببێ. هم للكفر يومئذ ئەوان بۆ بێباوڕی لەو ڕۆژەدا نزیکتر بوو لێیان تا ئیمان هێنان. بۆیە یەقولون بئەفواهیم قسەیەکیان دەکرد بە دەمیان ما ليس في قلوبهم کە لە دڵیاندا ئەو شتە نەبوو کە دەیڵێن والله ئەعلم خوا لە ئێوە چاکتر دەزانێ بما یەکتومون بەوەی کە چی لە ناخیاندایە. یعنی ئێوە تەنها قسەکانیان دەبیستن و ڕەفتارەکانیان دەبینن و هەمیشەش ئینسان لەسەر قسە و ڕەفتار بڕیار دەدا. وایە اینجا ئەوان ڕەفتارەکانیشیان باش نەبوون، قسەکانیشیان باش نەبووە، ئەی دەبێت ناخیان چۆن بوو بێت، دەبێت دڵیان چۆن بوو بێ. بێگومان هەموو ئەو کەسانێک کە قسەی خراپ دەکەن ئەگەر ئاگار لە دڵیان بێ دڵیان پیسترا، ئەوانەی ڕەفتاری خراپیان هەیە بێگومان دڵیان پیسی و خراپەی تێدایە. بۆی ئەوەی کە دەگوترێت دڵ شەرتە و تەنها دڵ حیسابە هیچ کاتێک ڕاز نییە. دڵی خاوێن کردەوەی خاوێنی لێ دێتە دەرێ، دڵی پاک قسەی پاک دەکا، دڵی پیسیش دڵی نەگریس و خراپیش و ئەوانە ڕەفتاری خراپ و ڕەفتاری دووڕوانە و منافقانەی لێ دێتە دەرێ. بۆیە خوا دەفەرمێ خوا لە ئێوە چاکتر دەزانێ چ لە ناخیاندایە، یعنی ناخیان زۆر لە ڕواڵەتیان لە قسەکانیان خراپترە. ئەوجا خوا دەفەرمێ یەقولون الذين منافقەکان چێ بوون؟ الذين ئەو کەسانە بوون کە قالوا گوتیان لإخوانهم يعني بە برادەرەکانیان بە ڕەفیقەکانیان کە وەقعدوا بۆ خۆیان دانیشت بوون، نەهات بوونە جیهاد و نەهات بوونە جەنگ، دەیان گوتی بەوانەی کە گوتمانها بەشێک لە منافقەکان لەگەڵ پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ئوحود مابوونەوە و هەیان بوو تووشی برینداری و ناڕەحاتی و پێم وابێ لە ناو کوژراوەکانیشدا تێیدا بوون. جا ئەوانەی نەهات بوون بەوانەی کە تووشی ناڕەحاتی بوون دەیان گوتی الذين ئەوانەی قالوا لإخوانهم گوتیان بە برادەرەکانیان کە وەقعدوا لە کاتێکدا بۆ خۆیان دانیشت بوون یعنی نەهات بوونە جیهادێ، دەیان گوتی لەو ئەطاعونا ئەگەر ئێوەش بە قسەی ئێمەتان کردبایە و نەچووبان لەگەڵ محەممەدی شەڕێ بکەن و بەرگری لێ بکەن و دیفاعی لێ بکەن ما قوتیلوا ئێوەش نەدەکوژرا، ئێوەش نەنەمردن، وەکو ئێمە سەلامەت دەبوون. خی گەورەش بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قل پێیان بڵێ فەدڕەئوا دووری خەنەوە عن ئەنفوسیکم لە خۆتان المەوتە مردن ئین کنتم صادقین ئەگەر ڕاز دەکەن مردن بەوەیە بچیە شەڕێ و نەچیە شەڕێ، بەوەیە کە بەغیرەت بی یا بێغیرەت بی، دەی ئەگەر وەختی مردنێت هات و مەلەکول مەوت هات ئازا بە بڵێ نامرم، ئازا بە بڵێ مۆڵەتێکم پێ بدا، ئازا بە بڵێ ڕازی کە مانگێک ساڵێک یا سعاتێک چرکەیەک مردنت بۆ داخۆ بۆ دواقا. بۆیە مردن بە هیچ شێوەیەکی دواناخرێ. ئینسان مردنێک قەرزدارە، ترسنۆک بی یان بەغیرەت بی هەر دەمری، مسلمان بی یا کافر بی هەر دەمری، وایە دووڕوو بی یا مسلمانێکی ساغ بی هەر دەمری. جا لەوە خۆشتر هەیە ئینسان بە ساغی بمرێ، بە خاوێنی بمرێ، بە پاکی بمرێ، بە سەربەرزی بمرێ، بە زەلیلی نەمرێ. خۆ مردن ئەوەی کە بۆ تەوقیت کراوە هەر تەوقیتەکە وەختی هات هەر لی دەدا. بۆ ئینسان ئەگەر مرد و لە پێناوی خوایدا بمرێت و سەربەرز بێ، بمرێت و لەگەڵ خوای ساغ بێ، چەند خۆشترە لەوەی کە ئەگەر مردی و لە هەموو ژیانت پەشیمان بی. الذين قالوا ئەوانەی گوتیان لإخوانهم بە برادەرەکانی خۆیان کە وەقعدوا بۆ خۆیان دانیشت بوون و نەهات بوونە جیهادێ، دەیان گوت لەو ئەطاعونا ئەگەر ئێوەش بە قسەی ئێمەتان کردبایە ما قوتیلوا ئێوەش نەدەکوژران. قل پێیان بڵێ دەی فەدڕەئوا دووری خەنەوە عن ئەنفوسیکم المەوتە لە خۆتان مردن ئین کنتم صادقین ئەگەر ڕاز دەکەن. جاریکەش باسمان کرد کە ئەوە سیفەتیان بوو کە مسلمانان لە شوێنێک دەمردن دەکوژران لە زیاتی ئەوەی دڵنەواییان کەن و پێیان بڵێنەوە قەدەری خوایە و لێرە بای و لێ بای هەر دەمردی، دەیانگوت ئەگەر لە ماڵی خۆتان دانیشتبانە و نەچووبانە نەدەکوژران. ئەوە سیفەتی کەسی دووڕوو و کەسی منافقە ڕوودا و کە ڕوویدا نابێت لەو ئەگەر وشتی بۆ بەکاربێنی.
ڕوودا و کە ڕوویدا ناگەڕێتەوە. ئەو کەسەی موسیبەتی بەسەردێ دەبێت پێی بڵێ ئەوە قەدەری خوایە، نەشت و بای ئاواشت نەکردبە، ئەوەت هەر بۆ نووسرا بوو، هەر بەسەرت داهات بۆی ڕازی بە بەو بەشەی کە خوا بۆی داناوی. ئەو جار خوا دەفەرمێتی ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا ولا تحسبن واقمان نبن وخيال نكن بمشكتان داني أواني كجراون لپێناوی خوادا بمردو ناویان بن. بە هیچ شێوەیەکی جائز نییە، دروست نییە ئەوەی لە پێناوی خوادا دەمرێ و شەهید دەبێ ناوی بنەی مردوو. ئەوانە خوا بە زیندوو حسابی کردوون، خوا بە زیندووی داناون. خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر، ئەوانە مردوو نین، ئەحیا، ئەوانە زیندون لە بەڵام لەکوێ زیندون؟ عند ربهم، لەکن پەروەردگاریان یورزقون، ڕۆزیان دەدرێ. تا ئێستا ڕزقەکەیان لە دنیاە بوو، وەکو من و تۆ نان و ئاو و شتی دنیایان دەخوارد، بەڵام ئێستا لەکن خوای خۆراکی باش دەخۆن. فەرمودەی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسەی شەهید دەبێت و لە پێناوی خوادا دەمرێ، طبعاً ڕوحەکەی دەخرێتە ناو باڵندەیەکی سەوس کە لە ناو مێرگ و ڕووبار و دار و درەختەکانی بەهەشت هاتوچۆی دەکات و وە لە خۆراکی بەهەشت و وە لە خواردنی بەهەشتیش خواردنی پێدەدرێ. بۆیە شەهید ئەوەی لە جەنگدا شەهید دەبێ و دەمرێت تەنانەت جەستەشی نارزێ، جەستەشی زەوی نایخوا، جەستەشی خراپ نابێ. بەڵام ئێمە طبعاً یعنی مامەڵە لەگەڵ جەستەی نێ لەوێ، مامەڵە لەگەڵ ڕوحی ئەو کەسەی زیندویە و خۆراک و خواردنێکیشی دەدرێتێ کە تایبەتە بە کەسە شەهیدەکان و زۆر چاکتر و خۆشتر لەوەی کە لە دنیادا ئێمە دەیخۆین. ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله واگومان نەبن ئەوانەی کوژراون لە پێناوی خوادا ئەموات کە ئەوانە مردوون. بل یعنی نەخێر، ئەوانە مردوونین، ئەحیاء عند ربهم، زیندون عند ربهم، لەکن پەروەردگاریان یورزقون، خۆراکیان پێدەدرێت. ئەو جار هەر ئەوەندە نا، فەریحینە بما ئاتاهم، دڵخۆشن بما ئاتاهم الله، بەو پاداشتەی کە خوا پەیداون، من فەضله، لە بەخششی خۆی. ئەوان ڕوحیان بەخشیوە لە پێناوی خوادا، بەڵام خوای گەورە هێندە پاداشتی چاک و باشی داونێ، ڕوحەکەی خۆیان لە چاو پاداشتەکەی خوای زۆر پێ بێقیمەتە و بێنرخا. بۆیە مردووی مسلمان هیچ کەسێک نییە تەمەنای هاتنە دنیاە بکاتەوە تەنها شەهید نەبێ. هەموو کەسێکی شەهید لەبەرەوەی خوای گەورە هەر لەگەڵ مردنێدا، لەگەڵ ڕوح دەرچوونیدا هێندە ڕێزی لێ دەگرێ، هەرچی شەهید هەیە خۆزگە دەخوازێت و داوا دەکات کە خوای گەورە بیهێنێتەوە دنیا، چەند جاری دیکە لە پێناوی خوادا ڕوحی خۆی بەختکاتەوە و ڕوحی خۆی ببەخشێتەوە. بۆ چونکە خوای گەورە بە شێوازێک ڕێزی لێگرتووە، وەک دەڵێ خەڵاتەکە و پاداشتەکەی خوای گەورەی لە ڕوحی خۆی زۆر بەلاوە بەقیمەتتر و بەنرخترە. وێ دەفەرمێت فەریحینە، زۆر دڵخۆشن بما ئاتاهم الله، بەوەی کە خوا پێیداون لە بەخششی خۆی. ئەو جار هەر ئەوەندە نا، ويستبشرون يعني مجدە دەدەن، بالذین مجدە دەدەن يعني دایانەوێ مجدە بدەن، وازحە دایانەوێ مجدە بدەن یا مجدە دەدەن بالذین، بەو کەسانەی کە لەم یەلحەقوا بهم، کە نەگەیشتون پێیان، من خەلفیهم، لە دوای ئەوەنە. يعني دایانەوێ مجدە بدەن بەو برادەر و ڕەفیق و ئیماندارانەی کە ئێستا شەهید نەبوون، مجدەی چیان پێ بدەن، چیان پێ ڕابگەێنن، پێیان بڵێن ئەلا خەوفن عەلەیهم، ئاگادار بن ئەگەر مردن لە پێناوی خوادا، شەهید بوون لە پێناوی خوادا، هیچ ترسێکتان لەسەر نییە. بۆیە نەکەن ترسنۆکی بکەن، بێغیرەتی بکەن، کەم تەرخەمی بکەن لە خزمەتی دین و خۆبەختکردن. ئەو جار دەشیانەوێ پێیان بڵێن وەلا هوم یەحزەنون، ئەوەی لە پێناوی خوادا شەهید دەبێ و دەمرێ هیچ خەمێک و هیچ خەفەتێک ناخوا. بۆیە بەدڵنیاییەوە ئەو کەسانەی لە پێناوی خوادا دەچنە جیهاد یا خزمەتکردنی دین، ئەوەی کە شەهید دەبێ و دەمرێ و ڕوحی دەهێنرێتە دەرێ و خوێنی دەڕژێندرێ، ملیار جار لەو کەسە خۆشحاڵترە کە بە زیندوی هاتۆتەوە. خۆشحاڵیەکەی تۆ لەوانەیە لە دنیادا پێت خۆش بێ نەبردووی و تۆزە کەیفت بە دنیاە بێ، بەڵام خۆشحاڵیەکەت کاتیە، خۆشحاڵیەکەت وەختیە
خەمی هەر لەو کەسەی دەخۆی لای کەمی کە لە تەنیشتۆ شەهید بووە کە لە تەنیشتۆ مردووە بەڵام ئەو کەسەی کە مردووە ئەوە هیچ ترسێکی لەسەر نییە و هیچ قەفەتێک ناخوا خەمێک کە هەیبێ ئەوەیە ئەو خۆشیەی کە بۆ خۆی بەدەستی هێناوە ئەو خۆشیەی کە بۆ خۆی تووشی بووە بیگەێنێت بە کەسە زیندوەکان جا فەرموودەی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو کەسانەی کە شەهید دەبن لە پێناوی خوای گەورەدا تەمەنای ئەوەی دەکەن بێنەوە دنیاە بۆچی یەکەم بۆ ئەوەی جارێکی دیکە لە پێناوی خوادا شەهید ببن و دووەم بۆ ئەوەی بینیویانە بە مسلمان بە زیندوەکانی بڵێ بۆی زیندوەکان کەمتر خەمی نەکەن ترسنۆکی نەکەن بەڵام خوا دەفەرمێ نەخێر تەوان ئینسان کە مرد جارێکی دیکە نایەتەوە دنیاە و هەروەها دەفەرمێ من لە جیاتی ئێوە موژدەکەیان پێدەگەێنم ئەو قسەیانە سەی شەهیدەکانن بەڵام خوا گەیاندوێتی بە ئێمە هەموو کەسێک کە دەمرێ و شەهید دەبێت لە پێناوی خوادا داوای ئەوەی دەکات لە خوای خوا هەم ڕوحی پێ بداتەوە بۆی جارێکی دیکە شەهید بێ و هەمیش بۆی ئەوەی دیوێتی بیگەێنێ بە زیندوەکان بۆی زیندوەکان تەمبەڵی نەکەن و ترسنۆکی نەکەن بۆیە خوا باسی ئەو وعدەی پێداون کە لە جیاتی ئەوان موژدەکەی بە ئیمانداران گەێنێ بۆیە دەفەرمێ فەریحینە بیما ئاتاهم الله دڵخۆشن بەوەی کە خوا پێی بەخشیون لە بەخشش و چاکەی خۆی پاشان وەیەستەبشیڕونە موژدە دەدەن بالذینە بەو کەسانەی موژدە دەدەن بەڵام موژدەکەیان بەچێدا ناردووە تەوەن خوا بۆی هێناون خوا بۆی گەیاندوون یان بۆ خۆیان تەمەنای ئەوەیان کردووە حەزی ئەوەیان کردووە داوای ئەوەیان کردووە موژدەکەی بگەێنن وەیەستەبشیڕونە بالجابوشەی یەستەبشیڕون بە معنای خۆشحاڵبوونیش دێ دەکرێت بڵێن خۆشحاڵن بەو کەسانەی کە ئێستا لە دوای ئەوان نوپیان نەگەیشتون چۆن خۆشحاڵن یعنی خۆشحاڵن بەوەی کە مسلمانە ئیماندارە زیندوەکانیش ڕۆژێک دێ شەهید دەبن کە شەهید بوون دەگەنەوە بە ئەوان کە گەیشتنەوە بە ئەوان هەمان پاداشتی ئەوانیان پێدەدرێت چونکە ها مسلمان بە زیندویش ئیمانداری ڕاستەقینە کام ئیماندارەیە ئەو کەسەیە کە ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ کەسێکی ئیمانداریش پێی خۆش بێ ئەوەی کە ئیماندار بێ دوای مردنێش هەروایە دوای مردنێش حەسادەت نییە ئەگەر بۆ خۆت چویە شوێنێکی زۆر خۆش و زۆر ڕاقی و خوا زۆر ڕێزی لێگرتی حەز دەکەی هەموو ئەو کەسانێک کە ئیماندارن و وەک دەڵێ برادەر و ڕەفیقتن بێنە هەمان شوێن یاخوا لە تۆ چاکتریان لەگەڵ بکە بۆیە دەکرێت بڵێن خۆشحاڵن بەوەی کە ئیماندارەکانی دوای خۆشیان هەمان پاداشتیان دەدرێتەوە یان بەپێی فەرمودەکەی بێت ئەمەن ئەو معنایەکەی دیکەیانە وەیەستەبشیڕون یعنی موژدە دەدەن دەیانەوێت موژدە بدەن بالذینە بەو کەسانەی کە لەم یەلحەقوا بهم کە نەگەیشتون پێیان و من خەلفهم لە دوای ئەوانەوە نەجارێ نەمردون موژدەی چیان پێ بدەن ئەلا خەوف عەلەیهم پێیان بڵێن هیچ ترسێکتان لەسەر نییە ترس تا ئەو کاتەیە ڕوحەکەت دەردەچێت و مەلەکول مەوتەکە دێ و شوێنەکەی خۆت پیشان دەدا ئەگەر ترس هەبێ تا ئەو کاتیە ولا هم يحزنون ئەوان هیچ خەفەتێکیش بۆ دنیا و بۆ ڕابردوو ناخۆن ئەگەر ئینسان لە پێناوی خوادا مرد و شەهید بوو ئەو جار خوا دەفەرمێ یەستەبشیڕونە دیسان خۆشحاڵن بنیعمەت من الله بەو چاکەی بەو بەخششەی کە خوا لەگەڵی کردوون وفەضلین و ئەو زیادە ڕێزەی کە خوا لێی گرتوون یەستەبشیڕونە خۆشحاڵن بنیعمەت من الله بەو نیعمەت و چاکەی کە خوا لەگەڵی کردوون وفەضلین و ئەو زیادە ڕێزەی کە خوا لێی گرتوون ئەو جار وأن الله بێگومان من خوا لا يضيع بەزایعی نادا نایفەوتێنێ ئەجڕ المؤمنینە پاداشتی هیچ کەسێکی ئیماندار دیسان یەستەبشیڕونەکەش دەکرێت بڵێن دەیانەوێت موژدە بدەن بە زیندوەکان کە خوای گەورە ناز و نیعمەتێکی زۆری بۆ ئامادەکردوون و هەروەها چاکە و فەضلێکی زیادەشی بۆ داناون و هەروەها پێشیان ڕابگەێنن کە خوای گەورە پاداشتی ئیمانداران بەزایع نادا و ئەوەی کە کارێکی چاکەی کردبێت ئەگەر زۆر 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 کەمیش بوو بێ خوای گەورە حسابی هەر بۆ کردووی یەستەبشیڕونە بنیعمەت من الله خۆشحاڵن بەو نیعمەت و چاکەی کە لەلایەن خواوە لەگەڵیان کراوە وفەضل و بەو زیادە ڕێزەش کە خوا لێی گرتوون ئەو زیادە چاکەی کە خوا لەگەڵی کردوون وأن الله بێگومان بن خوا لا يضيع يعني نافەوتێنێ ئەجڕ المؤمنین پاداشتی هیچ کەسێکی ئیماندار چێنە و کەسانێک کە بەو شێوازە ئیستیقبال دەکرێن و بەو شێوازە پێشوازی دەکرێن هێندە خۆشحاڵن تەمەنای هاتنە دنیا و
تەمەنای ئەو خۆشیانە دەکەن بۆ ئیماندارە زیندوەکان الذين أو كسانا استجابوا لله وڵامی بانگەوازی خوایان دایەوە والرسول وهروها بانگەوازی پێغەمبەریشیان صلى الله عليه وسلم وەڵام دایەوە یعنی لە دنیادا گوێڕایاڵی فەرمانی خوا و فەرمانی پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم من بعد دوای ئەوەی کە ما ئەصابهم کە تووشیان بوو القرح ئەو پەڕی ناڕەحەتی و ناخۆشی و برینداری و کوشت و کوشتار ئەو کۆمەڵە سەحابەی کە لە کاتی تەنگانە لە کاتی ناڕەحەتی گەڕانەوە بۆ لای پێغەمبەر صلى الله عليه وسلم بەرگریان لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم دینی خوای پەروەردگاریان جارێکی دیکە سەرخستەوە ئەوانن بەو شێوازە خۆشحاڵن و بەو شێوازە مژدە دەگەێنن بە ئیمانداران الذين استجابوا لله ئەوانەی کە وەڵامی بانگەوازی خوا و والرسول و بانگەوازی پێغەمبەریان دایەوە صلى الله عليه وسلم من بعد دوای ئەوەی کە ما ئەصابهم کە تووشیان بوو قرح يعني ناڕەحەتی و ناخۆشی جاخوا دەفەرمێت ئەوە گشتیها للذين أحسنوا منهم بۆ ئەو کەسانەی کە ئەحسنوا چاکەکار بوون منهم لەناو ئیمانداراندا ئەوە سیفەتی یەکەم واتقوا و ئەو کەسانەشی کە خۆپارێز بوون خواسی حاضر کردووە ئەجر عەظیم پاداشتێکی زۆر گەورە خۆ سەحابەکان هەموویان نەمردن وایە هەموویان نەکوژران ئەگەر کەسێک بڵێ ئەوە پاداشتی مردووەکان بەو شێوازەی بوو ئەدی ئەوانەی کە نەکوژران خۆ بەدەست خۆیان نەبوو نەکوژرێن بەڵام هەرچی ئامادەی کوشتن بوو بێ هان لە پێناوی خوادا هەرچی ئامادەی مردن بوو بێ لە پێناوی خوادا هەرچی لە کاتی تنگانەدا گەڕابێتەوە سەر پێغەمبەر صلى الله عليه وسلم تەنانەت ئەگەر بە چەندان ساڵی دیکە ژیابێت و بە مردنی ئاسایی خۆشی مرد بێ هەمان ئەجری دەست دەکەوێت هەمان پاداشتی دەست دەکەوێت بۆ چونکە پاداشت لە قیامەتێ بەپێی نیەت و بەپێی خۆیەک لاکردنەوەتە حەدیثی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک تەمەنا و خۆزگەی شەهیدی بخوازێت بەڕاستی بەڵام وایە ئەگەر لە جێی خۆشیدا بمرێ خوای گەورە دەیگەێنێتە پلە و پایەی شەهیدەکان ئەوان بە فیعلی نەکرد بە خۆزگا بە فیعلی لە مەیداندا بوون لەگەڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم ئامادە بوون حتا مردن بەرگری لە پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆیە ئەوانە ئەگەر نەش کوژرابن هەمان ئەجری کوژراوەکانیان هەیە الذين استجابوا لله ئەوانەی وەڵامی بانگەوازی خوا و والرسول پێغەمبەریان دایەوە صلى الله عليه وسلم من بعد ما أصابهم القرح دوای ئەوەی کە تووشیان بوو برینداری و ناڕەحەتی و ناخۆشی جاخوا دەفەرمێت للذين أحسنوا منهم بۆ ئەو کەسانەی چاکەکار بوون لە ئەوان واتقوا و هەروەها خۆپارێز بوون خوا ئەجر عەظیم پاداشتێکی زۆر گەورەی ئامادە کردووە ئاەتی دواتر خوا دەفەرمێت الذين قال لهم الناس کێن ئەو کەسانەی کە خوا بەو شێوازە ڕێزیان دەگرێت و بەو شێوازە پاداشتیان دەداتەوە الذين ئەو کەسانن کە قال له گوتی پێیان الناس و خەڵکی يعني خەڵک پێی دەگوتن إن الناس قد جمعوا لكم بێگومان خەڵکێکی زۆر کۆبۆتەوە بۆتان فەخشەوهم بترسن يعني بەرگری مەکەن و بڕۆن خواخواتان بێ نەکوژرێن و مەیدانەکە بەجێهێڵن بەڵام ئەوان چیان دەکرد لە جیاتی ئەوەی بە قسەیان کەن لە جیاتی ئەوەی پێغەمبەر بەجێ بێڵن مەیدان بەجێ بێڵن و وەک دەڵێ ترسنۆکی و بێغیرەتی بیانگرێت و چەک و شمشێر فڕەدەن فزادهم ئیمانا بۆیان زیاد بوو باوەڕیان ئەوە جا هەندێک دەفەرمون هەر لەسەر ئوحود هاتۆتە خوارێ کە منافق و دووڕوەکان ئەوانەی مابوونەوە تەمان هانی خەڵکیان دەدا دەیانگوت وەرن با بڕۆین و خۆ دەرباسکەین و ژمارەی ئەوان زۆرە و ئێمە کەمین و ئێمە تازە ناتوانن خۆ ڕاستکەینەوە بەڵام ئیماندارە ڕاستەقینەکان فەزادەهم ئیمانە ئیمانیان زیاد دەبوو وقالوا دەشیان گوت حەسبونا الله خوامان بەس خوامان لەگەڵ بێت کەسیشمان لەگەڵمان نەبێ بەسمانە وەنیعم الوەکیل و باشترین کەسێکیش کە کاری خۆمانی پێ بسپێرین و پشتی پێ بەستین چێیە خوایە هەندێکیش دەفەرمون ئەوە لەسەر جەنگی ئەحزاب هاتۆتە خوارێ جەنگی ئەحزاب ها خەندەق جەنگێک بۆ دوای ئوحود ڕووی داوە 12 تیرە لە دەوروبەری مەدینەی لەگەڵ قوڕەیشیەکان ئەوان ئیتفاقیان کردبوو ڕێککەوتنیان کردبوو زائدەن جوولەکەکانی بەنو قوڕەیڵ و بەنو نەظیرش کە لە ناو مەدینەیدا دەژیان و هەروەها منافقەکانش عەبدوڵای کوڕی سەلولیش یعنی نەخشەیەک بوو بە هەموو پێوەرێکی کە دایان ناوە وەکو ئەوی ئێستا کە ئەمریکا و ئیسرائیل بۆ غەزەی دایان ناوە ئەگەر بە پێوەری ئینسانی و مادی و دنیای لێکی دەینەوە
دەبووە زۆر لەمێش غەزە خۆڵەکەشی نەما بە نەک کەسەکان و ئێستاشی ئەو نەخشەیە کە هەیەە و دەیانەوە فعلەن دەیانەوە یەک کەسی لێ نەیەڵن یەک کەسا بە کوشتنە بە مردنە گرنگ شوێنەکەیان خاکەکەیان بۆ بەجێبمێنێ کە تەماعیان لەژێر خاکەکەیدا تەمان جگە لە دینەکەی و لە مەبدەئەکەی و لە عەقیدەکەی ئەو هیچ دژایەتیەکە ئی قودسە ئی قیبلەی موسڵمانانە ئی هەموو موسڵمانانی سەرزەویە کە ئەوان ئێستا نوێنەرایەتی دەکەن تەماعیان لە داهات و لە ئەوەکەشیدایە کە یەکێکە لە شوێنە بەپیت و بە بەرەکەتەکان کە مەلاین ئەو نەوت و غاز و نازانم شتی لەو بابەتانەی تێدایە بەڵام نەخشەی ئینسانی هەمیشە شتێکە و نەخشەی خوای شتێکی دیکەیە ئەو سەحابانە تۆقی مەدینەیاندا بوو بە هەموو پێوەرێک دەبوایە پێغەمبەر و صلی الله علیه وسلم هیچ کەس لەوانەی لەگەڵ پێغەمبەردا هەن ڕزگاریان نەبێ ئەوان پێغەمبەر چی کرد بە پێشنیاری سەلمانی فارسی خەندەقیان لێدا بۆیە شەڕەکە ناونراوە جەنگی خەندەق پێش دەوترێت جەنگی ئەحزاب سەختترین دژمن و مەترسی لەسەر مەدینەی بەڵام لەبەرەوەی موسڵمانەکان ئەوەی لە توانایاندا هەبوو خەندەقیان لێدا خۆیان یەکلا کردەوە ئامادە بوو بمرن خی گەورە لە یەک شەویدا یەک ڕەشەبای نارد هەرچی برکە و بارەگا و خیوەتی بتپەرستەکان هەیە هەر هەمووی پێچایەوە بێ ئەوەی یەک موسڵمان خوێنی لە پەنجەی بێ بە سەلامەتی بۆی دەرچوو خوا کە خۆت بۆ خوای یەکلا کردەوە و خۆتدا دەستی خوای جاگەر بگوترێستا بۆ خوا ئەوەی ناکە مامانە ئەو کاتە موسڵمان چەند بوون هەر ئەوەن دەبوون کە لە مەدینەیدا بوون ئەوانەی لە ناو مەدینەشدا بوون خۆیان بۆ خوا ساخ کرد بۆیەوە ئامادە بوون لە پێناوی خوادا هەموو قوربانیەکی بدەن بەزێستا چەند ملیارد موسڵمان هەیە خۆ دەکرێت بڵین بەس ئەوانەی لە غەزەن و لە فەلەستینن موسڵمانن کەس قبوڵیەتی هەر ئێمە دەکرێت بڵین با بەهەش بۆوان بێوەمە بەهشتمان نایە خۆ هەموو خۆ بە موسڵمان دەزانن بەڵام هەمومان و هەموو موسڵمانان ئاوا ئامادە باشیان دەربڕیوە ئامادەن قوربانی بدەن بێگومان نا بۆیش خوای گەورە نەسڕەتەکەی سەرکەوتنەکەی دوا خستوەتە ئەو کاتەی خۆی دەیەوێت جاخوا دەفەرمێ ئەو موسڵمانانەی کە بەو شێوازە پاداش دەدرێنەوە لە قیامەت خوا ئاوا ڕێزیان لێ دەگرێت صفەتی یەکەمیان ئەوە بوو ئەحسەن و منهم چاکەکار بوون لە دنیادا صفەتی دووەمیان ئەوە بوو وەتەقەو خۆپارێز بوون صفەتێکی دیکەیانەوەی الذين قال لهم الناس ئەو کەسانە کە کاتێک خەڵک پێی دەگوتن إن الناس بێگومان خەڵک قد جمعوا كوبونەتەوە لەکم بۆ ئێوە فەخشەوهم بترسن ئەوان لە زیاتی بترسن فەزادەهم زیاد دەبوو بۆیان ئیمانن باوەڕ چونکە قەناعەتیان بە شەهادەت و بەگەیشتنەوە بەخوای هەبوو وقالوا دەشیان گوت حسبنا الله بەسمانە خوا کەسیشمان لەگەڵ نەبێ بەس خوام لەگەڵ بێ بەسمە ونعم الوكيل وباشترین کەسێکیش کە کاری خۆمی پێ بسپێرم و پشتی پێ بسپێرم خوای پەروەردگارە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين